بەناوی خی گەورە و بەخشندە و میرەبان ئەزیزان خۆشەویستان خۆگر خامۆش خۆشناوم لە خزمەت ئێوەی زێدە ئازیز و خۆشەویستدام بەڕێزان ئەمە وانەی سیەمە وابزانم دێنە سەرباز و خواسێکی نوێ لە ئەدۆب ئافتەر ئیفێکتدا بەرنامەی ئەدۆب ئافتەر ئیفێکت هەروەکو باسمان کرد ئێمە هێدی لەگەڵی هاتین زۆربەی مەوداکانمان خوێن ئێستاش دێنە سەر پایەیەکی زۆر گەورەی ئەدۆب ئافتەر ئیفێکت کە ئەویش پایەی تایبەتمەندی 3دیە ئەدۆب ئافتەر ئیفێکت تایبەتمەندی 3دیشی هەیە ئەمە پایەیەکی مینیمایەکە لە کۆنسێپتە سەرۆکیەکانی ئەدۆب ئافتەر ئیفێکت. ئازیزان خۆشەویستان بۆ وانەی ئەمڕۆی شەڵاڵستین بە چۆنیەتی کارکردن لە 3D یان چۆنیەتی یان باسکردنی تایبەتمەندیەکانی بەشی 3D لە ئەدۆب ئافتەر ئیفێکتدا. جا خۆشەویستان سەبسکرایب لایان مەکەن، لایک کۆمنت لایان مەکەن. پێم خۆشە هەموو ئەو بەڕێزانەی کەوا فێرخوازی ئێمەنە لە کەناڵی بیرۆکە فێرخوازی ئەدۆب ئافتەر ئیفێکتن یەکێک کۆمنتێک بکە تاوەکو بزانین ئێمە بە فعلی چەند فێرخوازمان هەیە کە ڕۆژانە متابعی وانەکانی ئێمە دەکە. هەندێک لەو بەڕێزانە دەناسم بەڵام ئەوانی ئاگاداریان نیمە زۆر خۆشە ئەگەر ئاگادار بم تاواکو بتوانم بە گوێرەی داواکاریەکانی ئێوە وانەکان بخەینە ڕوو. خۆشەویستان ئێستا ئێمە بە کۆمپۆزیشنێکی نوێ بکەینەوە کۆمپۆزیشنێکی بە پۆز ئۆکەی کە لێماندا بە یەکەمین کۆمپۆزمان با ناویشی لێ بنین چێ هەروەها دی تایبەتمەندەکانی وەکو خۆی بیتن با ڕەنگەکەی بکەینەوە ڕەش اینجا ئۆکەی بکەین ئۆکەی ئۆخەی. ئێستا ئێمە کۆمپۆزیشنێکمان هەیە بە تەبعاتی حاڵ کە لە فول ئێژدیە. جا بە ئێمە هەڵبستین بەکردنەوەی لێرێکی تازە دەشتوانین پێش ئەوەی لێر بکەیەوە هێشتا سەیڤ نەبووە سەیڤی بکەی پرۆژەکەی خۆ سەیڤ بکەی کۆنتڕۆل ئێز لێ بدا ئەو فۆڵدەرەی کەوا لە بۆ داناوە بڕۆ لەنێو ئەو فۆڵدەرە خزنی بکە بە ئۆرگانیزیشن هەمیشە بوونیە بێت و اینجا سیف لێدەین و ئۆکەی ئۆخەی. ئێستا ئێمە سیفمان هەیە. جا بە ئێمە لێرێکی نوێ بکەینەوە تاوەکو بتوانین وەکو 3D کاری لەسەر بکەین با کۆنتڕۆل وای لێ بدەین لە بۆکردنەوەی سۆیڵت بەڵێ سۆیڵ بە کۆنتڕۆل وای دەبتەوە زۆر متەئەکیدیش نەبووم زۆر ئۆکەی. ئێستا ئێمە سۆیڵ یەکەممان هەیە بانای لێ بنێن عینەن سۆیڵت 3D واروها با حەزمەکەشی پڕ باچ بێتن پڕ بە کۆمپۆزیشنەکە بێتن سایزەکە ئێمان سایز وەگری بۆی ئەمەدا دەگرین مەی کۆمپۆز سایز ئۆکەی لێماندا اینجا لێرە ئۆخەیدا دەگرین. یەکسەر ئێستا ئێمە سۆیڵ دەکمان هەیە فیت مەرەگە فیت لەسەر کۆمپۆزیشنەکەی دانیشتووە. جا ئێستا ئەگەر ئێمە بینە بەشی ترانسفۆرمەکان تکای بەڕێزان خۆشەویستان ئینێرجی خۆتان فولکەن وانەکانی ئێمە تەڕ و تازەنە هەمیشە هەڵمی تازەی لەسەر هەڵدەستێتن. ئێوە ئەی بلیمەتەکانی دوا ڕۆژ بتان بینمەوە لە ناوەندەکانی پێگەاندن و ڕاگەاندن زۆر ئۆکەی ئەمەدا دەگرین بەشی ترانسفۆرمەکان دەکەینەوە هەروەکو ئێستا ئێمە دەبینین ڤاڵیوەکان ڤێڕێژەکانی ئەنکەر پۆینت و هەر لە پۆزیشن و سکێل و ڕۆتیشن و ئۆپاسیتی زۆربەی زۆری 2دیە ینی دوو دەرەجەییە ئەویشیان بریتە لە ئێکس و وای بە هۆرزێنتەڵ و بە ڤێرتیکەڵ. بۆیە تەماشاکەین ئێستا ئێمە هەر حەرەکەیەکە بەڕەکەیەک بەمە بدەین بە شێوازی 2دیە ینی لەسەر بۆ خوار لە خوار بۆ سەر لە تەنیژ لەو ڕاست بەم شێوەیە ئێستا ڕیسێت لێ بدەین و خۆی بکەینەوە هەمویان 2دیە. بەڵام ئەگەر ئێمە بیبینە بواری بیبینە بواری برین 3D ئەم کۆمپۆزیشنەی ئێمە برێن ببورن ئەم لێ زاروێ ناوەکان تێکەڵ دەکەم بەس ئێوە لە قەزدی شەریفی من لە قەزدی من تێبگەن ینی مەبەستی من تێبگەن گوێمە دەنە ناوەکان چونچێ زەینم لە سوخۆنیە زاروێ لەگەڵ سلسیلەی ئەفکارم تێکبوو تێکەڵاوێک دروست دەبێت ئەزان خۆشەویستان ئەم ترانسفۆرما برێن ئەمە هەموو یەک لێرە کردمانەوە ئەمە هەموو ئۆپشناتی ئەم لێرەیە. اینجا دین لە بۆ ئەم لێرە ئەم کیوبە دەکەینەوە ئەم کیوبە دەلالەتە لە 3D بەناوی 3D layers allow this layer to be manipulated in 3 dimension ینی ببتە سێ دووری ینی سێ درێژی پانی وە قوڵی شتێکی لەو بابەتەیە خۆ بەخۆی من لە مەکتەب لە فیزیا و لەو شتانە زۆر زیرەک نەبووم لە بیرکاری بەڵام شتەکان ئامادەکراوە سپیکراوە هەر وەکو تەماتە ببورن وەکو پیاز بە ئەمەدا بگرین کە ئەمە داگرت کۆمەڵی ئۆپشنی تکە لێرە زیاد دەبیتن لە بەشی ترانسفۆرمەکانە ئەمە لا بین ئەمە بەشی 2دیەکانە ئەمانەمان هەموو خوێندووە تقریبان
کە دەکێ 3D سوبحان الله زۆر شتی ترمان بۆ زیاد دەبێتن جا ئازیزان خۆشەویستان ئەمە وەکو باسمان کرد لەوانەکانی پێشتر ئەمانەمان خوێندووە ئێستا ئەوەی کە زیاد بە بەناوی ئۆریەیشن یان ئۆرێنتیشن ئەزە نازانم ئێنەکە دەخندێتوان ئۆرێنتیشن X rotation, Y rotation وهروە Z rotation و opacity و هەروەها چیشمان هەیە جیومەتری ئۆپشن و ماتریال ئۆپشنمان هەیە جا ئازیزان خۆشەویستان ئێستا ئەمە یەکەیە کە ئەمانە شی دەکەینەوە. هەروەکو وتمان لە حاڵەتی توودیەکە ئێمە تەنها چیمان هەیە تەنها یەک ڕۆتەیشنمان هەیە بانثبیێلا بەن یەک ڕۆتەیشنمان هەیە بەڵام کە دەیکەیتە کیوبەکە و واروالێکیتە 3D دەبێتە سێ ڕۆتەیشن بە هۆرزێنتەڵی بڵێن بە ئاسۆیی وارووا ڕۆتەیشن بە وای بە ڤێرتیکەڵی بە ستونی واروەها زیرۆتەیشنی زیادە بێتن کە ئەویشیان بریتە لە قوڵی. هەروەها ئەنکەر پۆینتیش بە هەمان شێوە سێڕەهەندی وەردەگرێتن یعنی چەقەکە گۆڕانکاریەکان لە چۆن دەری ئەو چەقە بێ بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر بەشی هۆرزێنتەڵەکەی بینین ببین ئێستا گۆڕانکاریەکە بە شێوازی 3Dە یعنی لە چەقەوە دەتوانیت تۆ ئاسۆیی هۆرزێنتەڵی بە هاتوچوی پێ بکەی بەوای ببورم بە ئێکس دەلالەتە لە چێ هۆرزێنتەڵ ئاسۆی تێکەڵ دەکەم ئەوەش ئاگادار بن ڕیسێتیکەینەوە و هەروەها ئەمەش وایە ئەمەشیان بەستونیە بە ڤێرتیکەڵیە لە ناوەندەوە لە چەقەوە بەم شێوە جیاوازەکەی دوا دەزانن و هەروەها با ڕیسێتیکەینەوە ئەگەر ئێمە بەشی دیپەکەی لێ بدەین کە بریتە لە زێت ئەمە وەکو زوومی لێدە یان حسابکە کامیرەیەکە زوم دەکا بۆ چەق بۆ ناوەند بۆ ئەو شوێنێکەوە تۆ مەبەستە نمونە ئێستا ئێمە ئەمە ئاوتمان کردوانە و هەروەها لە ڕووی ئاسایی و شۆبی بینە ئەملایە اینجا ئەگە زێتەکەدا بگری یعنی زوم بۆ ئەو بە شەرێکاتن بۆ ئەو ناوەند پێشتر لە ناوەندێ بوو بەس ئێستا لە ناوەندی نییە چونچێ ئێمە دەستکاری ئاسۆیەکەمان کرد ئەمە تۆزێک بیرکاریە بە زۆر ئاسانە تێبگەن حسابکە کامیرەیەک لە دەستا زوم دەکەی شتێک بە 3D یعنی زیاتر لە واقع بەرزەستەیە یعنی ئێستا تۆ ئەم موبایلی لە بەردەستە بە 3D دەیهین و دەیبێ لە پێش چاوانتە بەڵام بە شێوازی 2D تەنها دووری و تەنها درێژ و پانیە بەڵام ئەمە عموقەکەشی وەردەگرێتن جا ئەمە ڕیسێت لێ بدەینەوە بۆ نمونە ئێستا بەشی ڤێرتیکەڵەکەی ستونیەکەش بین ئەگەر ئێمە دەستکاری ئەمە قوڵی دەچێتە قوڵایی ئەمە دیپەکەیە بۆیە پێی دەگوترێت زێت واروەها ئەمەش ئاوتە لەم نقطە بچێتە قوڵای ڕیسێتی لە دەبا وەکو جارانی لێ بکاتەوە زا خۆشەویستان عزیزان فول ئینێرجی بن ئەمنیش وەکو ئێوە بە ڕۆژیمە بەڵام ئینێرجیم زۆرە ئەگەر ملاحەزە بکەن کەناڵی بیرۆکەش ئاکتیڤیتی و چالاکی زیاتر کردووە بۆی ئێمە دەبی ڕەمەزان بکەینە ناوەندێکی قۆستنەوەی کات ناوەندێکی کارکردن هەروەکو جاران دووروێنەیان دەکرد بە ئێمەش لە ئەدەب ئافتەر ئیفێکتدا چ بکەین وڕێنە نەکەین دروێنەی خۆمان بکەین جا ئەزیزان خۆشەویستان ئەمەش پۆزیشنەکەش گواستنەوەکە ئەمە عادەتەن گواستنەوە لە 3D یان لە غێر 3D بە هۆرزێنتەڵ بیتن یان بە ڤێرتیکەڵ هەر وەکو یەکە بەڵام ئەوەی کە جێگای باسە عینان دووری و نزیکی بۆ نمونە ئێستا تەمەشاکە ئەمە ڕیسێتکەین نمونە تۆ لە لای ئاسۆیەکەی هێناتە ئەم لایە بەڵام دووبارە ئەگەر بچێتە قوڵایی ئەم باسە ئەمەش ڤێرتی ئەوە کەمانە برێن ئەنکۆر پۆینتەکەمانە ئەمە هۆرزێنتەڵەکەیە وەکو وتمان لە بەشی 3D بیان 3D نەبی ئەمانە هەمان یەکشتە بەڵام کاتێکەوە تۆ لە بەشی 3D نمونە هۆرزێنتەڵەکە دوالێ کرد و وەروە ڤێرتیکەڵەکە دوالێ کرد ئەم جارە لە بەشی پۆزیشن دەتوانی بچیتە عموقایی ینی ئەمەد بەم پۆزیشنە داناوە دووری خەیتەوە یان نزیکی خەیتەوە یان بچیتە قوڵاییەکەی نمونە تۆ پەڕێکت لە بەردەستیە بەسەری رێخی لە بەردەستدانێ پەڕێک ببە لای کەپوت بینەوە لای دەمت واروابی بە پێش یعنی تۆزێک لە خۆتی دوورکەوە واروابینەوە پێش چاوت بەم شێوەیە عینەن شتا ئەوە دەستم لە ماوەز بەردا بوو بە ئەمە ڕیسێتی لێدەینەوە ئەمە جیاوازیەکانیتە باروە سکەیڵیش بە هەمان شێوەیە نمونە تۆ چی لێ بکەی بچووکی بکەوە گەورەی بکەوە لەم نقطەیە وهروە وەکو پێشترێ ئەمە لە بەشی ئۆرجن وەروە سکەیڵ
قفڵ دراوە دەتوانین قفڵەکەش بکەینەوە بە ئاسۆی درێژ و پانی بکەین وارووە بە ستونی ئاسۆیی لەگەر ئاسۆی کۆستونی یەکسانە بە قوڵایی بەخۆی یعنی بەم شێوەیە بۆیە کاریگەریەکی ئەوتۆنیە لەم لایەنەوە. جابە لە ئۆریەنتیشن ڕێک بینە سەر ڕۆتیشن بە ئەمە لێگەڕینجارێ ئێستا ئەگەر تەمەشای ڕۆتیشنکەن نمونە تەمەشاکە ئێستا ئێمە ئەم پەڕە بە 3D دەسوڕێ ئێستا بە 3D دەسوڕێتەوە یعنی ئێستا لە بەشی 3Dەکەی برێن لە بەشی هۆرزنتەڵەکەی بەم شێوەیە ڕۆتیشن دەکا وهروەها جیاش کراتەوە لە بەشی ئاسۆیەکەش دەتوانی بەم شێوە بیسوڕێنی بەم شێوە بیسوڕێنی واروەها لە بەشی عموقەکەش دەتوانی لە ناوەندی چەقەوە لە چەقەوە تۆ چی لێ بکەی دەورانی پێ بکەی دیپەکەی لە دیپەکەوە لەوێن دەرێ ڕۆتیشنی پێ بکەی بە ڕیسێتی دابگرین واروەها ئۆریەنتیشنیشمان هەیە ئۆریەنتیشن هەمان ڕۆتیشنە بەس بە زۆرێکی جیاوازتر نمونە ئێستا تۆ وا دابنی ئەمە هەر وەرەقەیەکە لە بەردەستت ئەمە حرەکەت پێ کرد وەنیە لەو قاعدەی ڕای دەگری یعنی ئێستا ئەو وەرەقەیەت وا ڕاگرتووە بەم شکلە ئەو وەرەقەیەت ڕاگرتووە بەم شکلە بتەوێ بەم شکلە ڕۆتیشنی پێ بکەی یعنی لێرە ئێستا ئەو وەرەقەیە سابتە بەم شێوەیە دامانەیە ئینجا ڕۆتیشنی پێ دەکەی لە بواری چێ هۆرزێنتەڵ لە بواری هۆرزێنتەڵ شکلەکەی بەم شێوە یان لە بواری چێ لە بواری ڤێرتیکەڵ یان عموقەکەی لە بواری تەقلە لێدان یعنی جیاوازیەکەی بەم شێوەیە زیاتر و زیاتر تۆ شارەزادەبی چەندی دەستکاری تریدەکانت کرد ئەو جار ئەگە کیوبەک بێنی زیاتر بە دیار دەکەوت یان سارەیەک بێنی لە شێوازی تریدی زیاتر لە بۆت ئاشنا دەبێ ئێستا ئێمە ڕیسێت لێ بدەینەوە بەم شێوە دەتوانین تۆ هەروە کیفریمەکانیش بکەیتەوە کار لەسەر دووری و نزیکیەکانی خۆت بکەیت لە شێوازی 3D وەروە هێشتان زیاتر و زیاتر ماوە پش بەخوای گەورە لەوانەکانی تر زیاتر دێنە سەری زۆر داشتی 3D دەبینی بە ئافتەر ئیفێکت دروستکراوە هەروەها کاتێک هیچنە بەشی کامیرە و دیاریکردنی پۆزیشنی کامیرەکانی زیاتر ئیستفادە لە 3D دەکەی شتی جوانی پێ دروستەکەی میم دوگمەی 3D بەمە ئاکتیو دەبێت و پرۆپێچی تر ترانسفۆرمی تر لێرە دەبێتەوە با ئەمە وانەیەکی تیۆری وشک بێتن بۆ ئەم جارەمان ئیشاڵە لەوانەکانی ڕابردوویان بۆ ڕابردوو نال داهاتوو زیاتر و زیاتر لێنە سەر باس و خواسەکان زۆر پێم خۆشە ئەگەر کەسێک گروپێکی لەلایە گروپێکی فەیسبووکەیە ئەم وانانە لەوێ بڵاو بکاتەوە یان وانەیەک بڵاو بکاتەوە یان ڕێکلام لە بۆ کەناڵی بیرۆکە بکە وەکو وەفایەک وەکو سوپاس گوزاریەک ئێمە زۆر خۆشحاڵ دەبین و دڵمان پێی خۆش دەبێتن بۆیە زیاتر و زیاتر لە خزمەتی ئێوەی زێرە خۆشەویست و ئازیزە بین لە هەکبەیمە زۆر بوختەی نەکراوە و نەشکاوە هەیە هەمووی هێدی بە شێوازێکی یعنی بە شێواز بەو پەڵی دڵفراوانیەوە دەیخینە بەردەستی ئێوەی زێرە خۆشەویست و ئازیز حەزمان لێ ئێوەش هاوکاری ئێمە بن تکایە سەبسکرایب لات مەکەن خوا ئاگاداری هەموو لایەک بێتن تاوانەیەکتر بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ